بهیوام بختور بجی آواتت همو بتهدی آواتت همو بتهدی برو بکار خوشم استی به وفا با چرا استی به وفا با چرا استی کاری نوێم هەیە لەماوەیە دەستم پێ کردووە بە ناوی تۆبە شتێکی زۆر خۆشە هیوادارم بەدڵی هەموو بینەران بێت یعنی سوپرایزت هەیە بۆ هەوادارانە بە تاکید شتێکی زۆر جوانشە چەند مادەیەکی زۆر خۆشە چەند گۆرانەی زۆر خۆش بەڵام ئەوەیان بە ناوی تۆبە شتێکی ڕاقی حەزم لێ بوو ئەیوانزاری پێشکەش بکەم ئەی هۆکاری دوورکەوتنەوەت بەخوای هۆکاری دوورکەوتنەوەم ماوەیەک بەزدی حەزم لێ واز لێ بینم دوورکەومەوە بە یەکجاری چەند ساڵێکیش دوورکەوتمەوە بەڵام ئیدی نەمتوانی دووبارە دەستم پێکردەوە کە دەستیشم پێکردەوە ئیدی بەڕاستی کۆمەڵێک هونەرمەند و کۆمەڵێک گەنج پەیدا بوون کە پێویستە من ئێستا کاری زیاتر بکەم بۆیە ئیتر لەمە دوای ئینشاءڵڵا دەمەوێت کارەکان بکەم دووبارە بەرەو پێش بچمەوە پێدوانێ زوڵم لە هەواداران دەکەی گەرواز بێنی بەخوای تا ئێستاش هەمن هەزڵم وەک بڵێ زوڵمیان لێ دەکەم چکە زۆربەی کاتەکان داوا دەکەن کە من کاری نوێ بکەم بەڵام کووەک بڵێ کەم تەرخەم بوومە زۆر